ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە کۆیدەنگ پشتیوانی خۆی بۆ تەواوکردنی ڕێکارەکانی بە پارێزگاکردنی هەڵەبجەی ڕاگەیاند. ڕاستەخۆی ساهر ئەمڕۆ هەموو ڕێکارە ئیداریەکانیش تەواوکەین جگەلەوەی بەڕێزان ئەندامانی ئەنجومەن هەموو واژویان کردووە لەسەر بڕیارەکە و دوات بە نووسراوێکی ڕسمی شەر ئێستا ئەمڕۆ ئێمە نووسراوەکەش بە ڕسمی دەکەین و ئێمە هەوڵەدەین هەر ئەمڕۆ بیگەێنە لایەنە پەیوەندیدارەکان. مەکتەبی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕاشیگەیاند بڕیار بوو پارێزگاری هەڵەبجە و جێگیرەکەی ئامادە بن، بەڵام بە پاساوێک کە جێگەی بڕوایان نییە نەهاتوون بۆ کۆبوونەوەکە. نەهاتنیان تەواوی سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگاوان تەواوی ئەندامانی ئەنجومەن ئەوەی کە ئەو پۆزیشەی کە هێناوێنێتەوە بۆی کە نەیانتوانی ئامادەی کۆبوونەوەکەن ئەمە لای ئێمە جێی قەناعەت نییە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دان بەوە دادەنێت بە کەم تەرخەمیەوە لە بە پارێزگابوونی هەڵەبجە ڕوانراوە و باز لە گرفتەکانی بەردەم بە پارێزگابوونی دەکات. لەگەڵەوەی کە تاوەکو حکوومەتی فدرالی عێراق دانی پیانەناوە بە شێوەیەکی ڕسمی وەکو پارێزگای نۆزدەمی عێراق نایناسێ، حکوومەتی هەرێمی کوردستانی ژوو پێویست خزمەت و ئاوەری لەم پارێزگای نەداوە، چۆن پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان جدی بێ لە خزمەتکردنی پارێزگای هەڵەبجە بە ئەندازی ئەوەش حکوومەتی عێراقی جدیە بێ هەم لە ئاوردانەوە لی هەم لە حساببووکردنی وەکو پارێزگایشینی و حساب ئەژمارکردنی بە پارێزگای نۆزدەم. لە ڕاستیە پارێزگای هەڵەبجە چەندین گرفتی هەیە کە بەهۆی نەبوونی دیان بە بەهۆی پێکنەهێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەوە دروست بوو. لەوانە هەندێک ناحەی هەیە کە لە سنووری پارێزگای هەڵەبجە کە شایستەی ئەوەن کە بکرێنە قەزا، بەڵام بەهۆی کە ئەنجومەنی ئەم دەنگی بداتێ لەبەرەوە ئێستا ئەبینی پارێزگای هەڵەبجە تەنها پێکهاتووە لە قەزای ناوەندەکەی. بەڕاستیەوە هەنێک کەمکوری ڕاستە هەڵەبجە بە خۆی پارێزگایەکی گەورەیە پیاوانەی هەڵەبجە بە ژماری دانیشتوانەکەی ناکرێت، بەڵکە بە فەرهەنگ و بە قوربانیدانەکەی یەکرێت. شاری هەڵەبجە کەوتۆتە 83 کیلۆمەتر لە باشووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی. ڕووبەری خاکەکەی زیاترە لە 1500 کیلۆمەتر دووجا. لە ساڵی 1889 بووە بە قەزا. بەڵێنی بە پارێزگاکردنی هەڵەبجەش شتێکی تازە نییە. لە ساڵی 1999ەوە لە پەرلەمانی کوردستان بڕیاری بە پارێزگاکردنی هەڵەبجە دەرکراوە. لەو ساڵەشەوە هەوڵی ئەوە دەدرێت هەڵەبجە لە قەزاوە بکرێتە پارێزگا و لە ساڵی 2014 حکوومەتی هەرێم دانینا بە پارێزگابوونی. بەڵام بە وەکالەت بەڕێوەچوونی زۆربەی پۆستەکان زەقترین گرفتەکانی بەردەم بە پارێزگابوونێتی. ڕێزان محەممەد، کورسات نیوز.